سڵاوی خواتان لێ بێ خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم جارەش هاتوومەتەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تردا بۆ یەکەم جار هاتوونێتە شارە جوانەکەی کەرکووک بۆ لای خاتوونێکی دەستڕەنگین. ئێستا بەشێکی باشی کاردەستەکان لە سوشیال میدیاجی خۆیان کردوتەوە. حەزم نەکردنا وەک دووبارە بێ وەکو پێیجەکانی تر حەزمە کرد یعنی ئیشەکەی سارا بناسرێتەوە جیاوازیەک هەبێت. بواری کارکردنەکە چیە کاری دەستڕەنگینەکە؟ پێشتر بۆ نەکات بە فیڕۆدان هەموو ئێستا ینی پلانی ڕێکەیە لە ڕۆژەکەمە هەموو سعاتێکی ڕۆژەکە بە مەزبوطی بەکاردێنم. دەکایەتی ڕێگر نەبووە لە کاروبارەکانی دەستڕەنگینی. زەحمەتترین شت لە ئیشەکەی منە ئەوە بۆ پێداویستەکان لە کەرکووک زۆر کەمە بە پێوە ئیشی لەسەرەکەم بۆ ئەوەی تەڵەکان ئاڵۆز نەبێت. یعنی ناتوانین بەدانیشتنەوە ئیشی لەسەر مەگەر شتێکی زۆر ئەکرد زوو خراپ بن ئەگەر شتێکی باش بەکارنێنی. هەموو جار زۆر کات هەبووە لە ئیشی کلیمەکانە قازانجم نەکردو بەڵکو زەرەرم کردووە. یعنی بە میراتی دەستڕەنگینەکە بۆ ماوە سەرەتا سەرگیرم کرد هیچ خواردنێکم نازانین لە هەروی قوتابی کۆلێژ و ئەمە دوای ڕزقە وایە؟